برندا شێرز بەڕێوەبەری پرۆگرامی زمانی ئاماژەی ئەمریکیە لە زانکۆی کۆرنێل ئەو کەڕولاڵ لەدایک بووە کە پەتای کۆرۆنا هات چاوەڕێی نەدەکرد کە دەمامکەکان ببنە کێشە بۆی. شێرز تێگەیشت کە قسەکردن لەگەڵ ئەوانەی کە دەمام بەکاردێنن قورس و ئەستەما. زیاتر لە 48 ملیۆن ئەمریکی وەکو شێرز یان بە تەواوی یان بە نیوەی ناتوانن ببیستن و لەگەڵ هەمان کێشەی ئەودا ڕوبەڕوون. پەیوەندی دەتوانرێت بەبێ قسەکردنیش لە زۆر ڕێگەوە وەکو جوڵەی دەم و لێو و لەش دروست بکرێت، بەڵام لە ناکاو دەمامک هاتوو بوو بەهۆی پچڕانی پەیوەندی لە نێوان ئێمە و ئەو کەسانەی کە زمانی ئاماژە بەکار ناهێنن. ئەم شتە ڕۆیشتنێکی ئاسایی بۆ دەرمان فرۆشی و بازاڕەکانی خواردنی کردووە بە کارێکی قرس بۆ ئەوانەی کە کێشەی بیستنیان هەیە، چونکە کرێکارەکانی ئەم شوێنانە دەم و چایان بە دەمامک داپۆشراوە. ئەو کەسانەی لە بازاڕەکاندا کار دەکەن چیان پێ بڵێن بۆ ئەوەی ئەو گرفتە نەمێنێت؟ ئەگەر کەسێک وەڵامی قسەکانی ئێوەی نەدایەوە، زیرەک بە، دڵسۆز بە، ئارام بە، بیر لەوە بکەوە ئەم کەسە بۆ دەبێت وەڵام نەداتەوە. ئەن مەکێنتاش مامۆستای زانکۆ کە زگماگی کەڕە دەمامکێکی تایبەتی دروست کردووە کە دەتوانیت لە ژێریەوە دەمی بەکارهێنەرەکەی ببینیت. ئەمە یەکەم دەمامکێکە کە بە شێوەی فەرمی لەلایەن FDA قبول کراوە. ئایدیای دروستکردنی دەمامکێکی لەم شێوەیە بۆ مەکێنتاش دەگەڕێتەوە بۆ چەند ساڵ پێش ئێستا کە مەجبور بووە ماوەیەک لە بەشی ئەمێرجنسیدا بێ. پەرستار و دکتۆرەکان و تەنانەت مێردەکەشم سەرتاپەجلی تایبەتی ژووری نەشتەرگەریان لەبەر کردبوو. دەمامکیش لەسەر دەمیان بوو، بۆیە من دەمتوانی جوڵەی دەم و لێویان بخوێنمەوە و لە قسەکانیان تێبگەم. ئەم پەنجەرە بچووکە لەسەر دەمامکەکان یارمەتی دەرە بۆ ئەوەی بە ئاسانی بتوانرێت جوڵەی دەم و لێو لە ژێریەوە بخوێنرێتەوە و تەنانەت هەستی بەکارهێنرانیشی لەم ڕێگایەوە ببینیت. ئەم دەمامکانە لە نەخۆشخانەکاندا پێویستە هەبێ بۆ کاتی تایبەت. ئێوە دەتوانن منداڵێکی تازە لەدایک بوتان هەبێت کە بۆ چەند ڕۆژ و چەند هەفتە و تەنانەت چەند مانگێکیش هیچ بزەیەک لەسەر لێوی کەس نابینێت. لەبەرەوەی هەموو کەس دەمامکی داناوە، ئەمە دەتوانێت بەڕاستی کاریگەر بێت لەسەر توانای ئەو ساوایانە بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵەوانی دیکەدا. بە پێی زانیاریەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی نزیکەی 5% دانیشتووی دنیا واتە نزیکەی 466 ملیۆن خەڵک بە ئاستی جیاواز گرفتی بیستنیان هەیە و ئەم دەمامکانەش دەتوانێت سوودێکی زۆری هەبێت بۆ ئەم کەسانە.